من ملونيت نيفبرا أولين سنة دال سرپوست سروکی جواتان و نرن عراق زیرتر امد گل برایس خالد دبونی اندام مکتب سیاسی پارت متحدون ام بحث کین برایس خالد گلک سپاس کوین گل مدانه دوستین دی و که دیار بینه دجمنین اوروکل سرپوست سروکی جواتان نرن عراق کی دیب سرکوه محمد حلبوسی و آلیه ویان جی خمیس خنجر و هر دو پارتین گل دا میوانداری ڕاستیدا پرسیارێکی قورسە پرسیارێکی قورسە کە وەڵامی بدەینەوە ئەگەر هاتوو باس لە ئەوەی کە ڕوویدا دوێنێ چی ناوڕۆشی بەڕاستی ئەو کۆبوونەوەکە بە سەرپەرشتی سەرۆکوەزیران سوودانی بوو لەگەڵ ئەو سێلانەی کە ڕکابەری دەکەن لەسەر پۆستی سەرۆکی پەرلەمان پێم وانە کە کۆبوونەوەکە بە ڕۆکۆتینێکی کۆنکرێتی کۆتایی هات بێت بۆ هەمووان بەڕاستی پێدەچێت لاکۆچیەکان تاوەکەستا بەردەوامیان هەبێت چونکە کێبرچێ بەردەوامە لە نێو ماڵی سونە بۆ پۆستی سەرۆکی پەرلەمان کاندیدەکان تاوەکو ئێستا بڵین کۆتاییان نەهاتووە کاندیدی یەکلاکارەوە بەڕاستی ڕەنگە هەندێک پێشنیاز هەبوو بێت لەم کۆبوونەوەیەدا بەڕاستی قسە دەکرا لەسەر سیستەمی خاڵ گەرانەوە بۆ سیستەمی خاڵ وەک دەزانن پۆستی سەرۆکی پەرلەمان 25 خاڵی هەیە ئەوەی کەوا 25 خاڵی هەبێت پێویستە سازش لەسەر پۆستە حکومیەکان بکات بێگومان ئەمان بەڕاستی شتێکی لۆژیکی و کردداری نییە پێشناسی دووەم بریتی بوو لە بەستنی کۆنگرەیەک بۆ پەرلەمانتارانی سونە لە نێو خۆیاندا دواتر ئەوان کەسێکە هەڵبژێرن و کاندیدێکی کۆدەنگ هەڵبژێرن بەڕاستی ئەمەش ڕەنگە ئەستەم بێت بۆ پەرلەمانتارانی سونە کە کەسێک هەڵبژێرم پێشنیازێکی دیکە چییە؟ هەمووان بچنە بۆ کۆبوونەوەیەکی کراوە و دەنگ لەسەر کاندیدێک بدرێت بە بۆ چوونی خۆی ئەو کاتەی کە دەنگی زۆری نهێنا ئەو ببێت بە سەرۆکی پەرلەمان ئەوەی کە زۆرترین دەنگ بەدەست بێنێت ئەم سێ پێشنیازە هەبووە تاوەکو ئێستا بەڕاستی ڕەنگە هەرچێکیان سەرکەوتوو نەبن لە ڕێگەی کاتێکدا ئەمدا بەشبوونە سیاسیە بەردەوامی هەیە لە نێو ماڵی سونە بە دیاریکراویەوە ئەوەی ئەگەر هاتوو قسەش لەسەر نێو ماڵی سونە بە دیاریکراوی بکەین بەڕاستی ناکۆچیەکان وەکو گوتم هەر بەردەوامن هەندێک پێکاتەکانی دیکەش ناکۆچیەکان بەردەوام چوارچەوەی هەماهەنگیشی ئەش لە هەمان کاتدا ناکۆچیان هەیە بەڕاستی ئەوانیش دابەش بوون بەسەر کاندیدەکانی سونەتدا بەڵێ دەڵێن لە ڕاگەاندندا ئێمە لەگەڵ کاندیدی ماڵی سونەداین بەڵام ڕاستی لە ناوەڕۆکدا قسەشی دیکەیە باش بڵێ لە دوای ساڵی 2023ەوە تاوەکو ئێستا سونەکان توانی ویانە کاندیدی دڵخوازی خۆیان بکەنە سەرۆکی پەرلەمانیان پێویستیان بەلایەنە شیعەکان هەبوو بۆی کە ڕەزامەند بێ لەسەر کاندیدی سونەکان بۆ سەرۆکی پەرلەمان مەبەستت کاندیدی ئێستایە یان خۆت لە ڕابردوودا لە دوای 2023ەوە تاوەکو ئێستا نەخێر دوای ساڵی 2023 بێگومان لە خۆلەکانی ڕابردوودا بەڵێ ڕێککەوتنێک هەبوو بەڕاستی کۆدەنجێک هەبوو بۆ پۆستی سەرۆکی پەرلەمان ئێمە باس لە بەڕێز مەحموود مەشەدانی دەکەین کەوا بە کۆدەنجی هەموو لایەنە سیاسیەکان کرایە سەرۆکی پەرلەمان بەڕێز ئوسامە نوزەیفی لە ساڵی 2010 بەڕێککەوتنی هەمووان کرایە سەرۆکی پەرلەمان بە زۆرینەیەکی ڕەها لە هەمان کاتدا سەلیم جبوری تەنانەت بەڕێز حەلبووسیش بە زۆرینەی دەنجی لایەنەکان کرایە سەرۆکی پەرلەمان بە سازانی هەموو لایەنەکان ئەوەی کە ڕووی داوە بەستەکە ئەوەیە کە ئێوە پێویستان بەوەیە کە لایەنە شیعەکان هەمیشە هەموو کاتێک ینی بەبێ سونەکان خۆیان ناتوان بەبێ لایەنە شیعەکان کاندیدی خۆیان دابنن کاندیدی دڵخوازی خۆیان
بێگومان بە دڵنیاییەوە نەخێر ئەو واقعی کە هەیە ئێمە باس لە ژمارە دەکەین باس لە ژمارەی کە 329 پەرلەمانتارێ لە نێو پەرلەمان هەیە لایەنی سونە بەڕاستی تەواوی کورسیەکانی نییە نزیکەی هەفتا کورسیان هەیە کەواتە کاتێک ئێمە پێوەری دەکەین بەڕاستی دەکەین ئەمە پێویستی بەچیە پێویستی بە ڕێکەوتنە لایەنە شیعیەکانیش ڕۆڵیان هەبێت لە یەکلاکردنەوەی پۆستی سەرۆکی پەرلەمان ئەوان زیاتر لە با بڵێن 200 کورسی پەرلەمانیان هەیە کەواتە کاریگەریان دەبێت بۆ دەنگدان بۆ هەر پۆستێک لە دەسەڵاتی یاسادانان بێت یاخود لە دەسەڵاتی جێبەجێکردن و سەر کۆماردا بێت ئەمە واقعەکە پێمان دەڵێت ئەمە زۆر بەڕوونی و ئاشکرایی دیارە لە هەموو کۆبوونەوەیکی دەنگداندا بەڕاستی ئەوان زۆرینن لە کۆتاییدا پێویستمان بە دەنگی ئەوانی شەیە پێویستە لەسەر سونە دەبێت قەناعەت بە لایەنی دەستپێکیژی ئێماژە پێکردکو پرزگری کرد نێوبەرە ئالین سونیان ژی نافماڵە سنیت بەردەوامن کیت کارە تایبەتیژی دوی دەمیدا ji بووی ڕازیکردنە ئالین سونە و ڕێککەفتنە سەر کاندیدێکی ji بووی پۆستێ سەرۆک پەرلەمانی عێراقی ڕووڵە خوب ببینە یعنی ئالیەکێ سێم بکەوێت ناوبەرە ئالین سونیدا ji بووی کۆ ڕێککەون و ڕووڵە خوب ببینە کیت کارەوی ڕۆلی ببینە ئەو واقعی هەیە کە پێمان دەڵێت لانی سێم نییە کە بڵێن بێت فەرمان بکات بەسەر لایانی شیعە و سونە ئەوەی کە دەیانەوێت بیکەن وەکو گوتم کێشەکە لە چیدایە کێشەکە لە نێوان شیعە و سونە نیە بەتەنیا کێشەکە لە نێو ماڵی سونەدایە ئەمەش کێشەیە زیاتر لە کاندیدێکەیە زیاتر لە لایەنێکی سیاسی لە ماڵی سوود دەیەوێت کەوا پۆستی سەرۆکی پەرلەمان بۆ ئەو بێت بۆ ئامانجی حەزبی و کەسی نەک ئامانجی سیاسی کەواتە بابەتەکە ململانەکە تەنها لەسەر پرۆژێکی سیاسی نییە بەڵکو ململانەیە لەسەر زەعامەت لەسەر سەرکردایەتی لەسەر پۆست لەسەر سەرکردایەتی نێوماڵی سونە ئەمەیە کێشە گەورەکە کەواتە کاندیدی بەڕێز حەلبووسی لە دەرەوەی ئەم بارە بۆ ئەوەی کەوا لاینی دووەمی سونە دەیەوێت کەوا پۆستەکە لەکوێ بێت کاندیدی پۆستەکە لە پارێزگای ئەمبارەوە بێت بێگومان ئەمە هۆکارێکی دیارە ئەسوێنەی مەزنتر بە حەسکردنیانژی ئارمانجا مەزنتر یا سونیان ئەوژی هەرێمە سونەیانەت ناو عێراقیدا تایبەتیژی پشتی vê bêserûberiyat navmala Sunneyan da rêk nekeftinewana ser postekî zeameteke wekî tê maje pêkirî. Heta çira de xewna mezina herêma sunnetiyê ji nav bet paşta rojê da. لە بنچینەدا ئێمە قسەکردن لەسەر هەرێمی سونە بەڕاستی زۆر پێشوەختەیە زۆر زووە هێشتا کە ئەمە قسە لەسەر هەرێمی سونە بکەین ئێمە هێشتا بەڕاستی دەستەوەستان نەبووین وەکو پارتی سونی دەستەوەستان نەبووین کە بڵین کاندیدمان نییە بۆ پۆستی سەرۆکی پەرلەمان کەواتە ئێمە چۆن ئەو کاتە ڕێک دەکەوین لەسەر پرۆژەیەکی گەورەی وەکو هەرێمی سونە بەڕاستی زۆرێک لەلانی سونە هەن بەڕاستی باوەڕیان بە پرۆژەی سونە نییە لە هەمان کاتدا لە بنەڕەتدا ڕەنگە هەر کاریشی بۆ نەکەن بۆ ئەم جۆرە پرۆژە گەورانە کە باسی لەوە دەکرێت کێشەکە لە چیدا ئێستا کێشەکە لەوەدایە ئایا چۆن ڕێککەوین لەسەر کاندیدێکی کۆدەنگ بۆ پۆستی سەرۆکی پەرلەمان زۆر باشە کەواتە سەبارەت بە هەرێم بەڕاستی قسەکرد لەسەر هەرێم هێشتا زۆر زووە لەم ماوەیە زۆر باشە زۆر باشە بەڕێز خەلیدیەوە وەکو متحیدون ئامادەن دەنگ بە سالم بەتەڕ ئیسایی بدەن سیرکە ئێمە بەڕاشکاوی دەیڵێم ئێمە کاریگەریشی ئەوتۆمان لە پەرلەمانی عێراقدا نییە بەڵام بەڕێز سالم عیساوی کەسێکە پەرلەمانتارێکە خاوەن کەسایەتی و پێگەیشی باشە بەڕاست جێی مشتومڕ نییە بەڵام دەکرێت ئەگەر هات و دوولایەنەکە ڕێککەوتن بکرێت ئەو کاتە ئێمەش بتوانین قسەی خۆمان بکەین بەڵام یەکەم و قسەی یەکەم و کۆتایی بۆ شەیە بۆ پەرلەمانتارانی سونێ لە نێو پەرلەمانی عێراقدا ئایا ئەوان
دەنگ بە کام کاندیدی نێوماڵی سونە دەدەن ئەگەر هاتوو بەرژەوەندی نیشتیمانی لە بەرچاو نەگرن بەرژەوەندی گشتی لە بەرچاو نەگرن دوور بکەونەوە لە بەرژەوەندی حزبیە تەسکەکان بەڕەو ئاراستەیەشی کاندیدێکی کۆدەنگ بڕۆن ئەو کاتە دەتوانین بڵێن ئەو بڕیار لەو زنجیرەیەدا دەربچین لەو باسە داخراوەدا نمێنینەوە ئەگەر هاتوو هەر بەمجارەوە ئەمە لە بەرژەوەندی سونەکان یانتوانی کاندید خۆیان بکەنە سەرۆکی پەرلەمان داهاتووی پەرلەمان و پرۆسی سیاسی لە عێراقدا نیشانەی پرسیار ناچێتە سەری بە کورتی بێ سوپاس دەکەم. وبالتالي هو لديه الآن السلطة التشريعية والسلطة التنفيذية. بەرز خالید ئەگەر هاتوو ئەم جارەش سونەکان نەیانتوانی پۆستی پێمان وایە کەوا سيكون هناك وقت قصير کاتێکی کورتمان لە بەردەمدایە بۆ ئەوەی کەوا بۆ هەڵبژاردننی داهاتوو بۆ ساڵی 2025 کەواتە ئەگەر هاتوو ڕێکەوتن لەسەر پۆستی سەرۆکی پەرلەمان نەکرێت بەڕاستی پێم وایە پەرلەمان بە سەرۆکایەتی جێگری یەکەم بەڕێوە دەچێت کە لە چوارچەوەی هەمانجیە تاوەکو هەڵبژاردننی داهاتوو کەواتە کۆبوونەوەکان چێ بەرەوە دەبات تاوەکو هەڵبژاردننی داهاتوو لە ڕێگەی بەرەو دەچێت ئەمەش بەڕاستی بەبێ سۆرک بەرەوە دەچێت بەداخەوە ئەمەش لە بەرژەوەندی ئێمە نییە لە بەرژەوەندی لایەنە سیاسەکانی دیکەش نییە بە تایبەت بۆ نێو ماڵی سونە ئێمە بەڕاستی داواکاریمان هەیە تاواکو ئەم ساتەکە جێبەجێ نەکراوە داشتا گفتوگویان لەبارەوە نەکراوە بە گوێرەی ئەو ڕێکەوتنەی کە هەبووە لە نێو هاوپەیمانی ئیدارەی دەوڵەت داواکاریان جێبەجێ نەکراون گەڕاندنەوەی ئاوارەکان چارەنووسی بێسەر و شوێنەکان قەرەبووکردنەوەی هاوڵاتیانی سونە چەندین داواکاری کەش هەن کە تاوەکو ئێستا بەڕاستی جێبەجێ نەکراون بە هیچ شێوازێکم بەلاڕێدا برەوە تەنانەت لێکۆڵی نێوەشە نەکراوەتەوە کەواتە ئێمە زیانمەندی یەکەمین لەم دۆخەنە قسەقامگیرەی کە لە پەرلەمانی عێراقدا هەیە. بەڵێ بەڕێز خالید دەبوونی ئەندامی مەکتەبی سیاسی پارتی متحیدین و سوپاس بۆ تۆ.